بینەرانی بەڕێزم کاتەوە هەموو کاتێکتان شاد و کامەران خۆشحاڵین کە لە هاپەیبینێکی نوێ لە سیۆدیۆی کراوەی کوردستان 24 لە پێشەنگای کتێبی کوردیەوە لەگەڵتانێک بۆ ئەم کاتە لەگەڵ کەسایەتیەکی خەڵکی کوردستان دەڵێم خەڵکی کوردستان کورد نییە بەڵام ڕەنگە لە زۆر کورد کوردتر بێ دەمەوێت ئەم جارە لەسەر ئەم پێشەنگای کتێبی کوردی لەگەڵ ئەو و لەگەڵ لەسەر هەندێک بابەتی دیکەش لەگەڵیان قسە بکەم میوانەکەمان زۆر بەڕێز کاگانۆ جەوهەر وەزیری گواستنەوە و گەیاندنی حکوومەتی هەرێمی کوردستان کاگانۆ چاومان ڕوون گەلێفاس بۆ ئەم دیدارە خێرایە لەگەڵ کوردستان 24 کاگانۆ جەنابەت لێرەی من دەڵێم جەنابەت کورد نیت بەڵام کوردستانیت زۆر گرانە کلدانی بەڵام کوردستانی و کوردیەکی زۆر باشیش خەڵکی بێفنەهڕێنین تەواو و کوردستان بەشێکی مێژووی وڵاتی بێفنەهڕێن ڕاستە باش کاک ئانۆ یان ئەگەر ئێمە سەیری ناونیشان یان تایتڵی ئەم پێشەنگایە بکەین دەڵێ بە کوردی نووسین بە کوردی هیزرین بە کوردی بیر بکەینەوە من دەمەوێت لەسەر بەڕاستی بیرکردنەوەکە لەسەر ئەمەیان پرسیار لە جەناب دەکەم مەبەست لەمە چییە یا چی لێ تێدەگەی بەدڵنیاییەوە کە بە کوردی نووسین بابەتی زمانەکەیە بڵێ کە هەر زمانێک کە قسەی پێ بکرێ پێی بنووسرێ نامری وای ئەو زمانانێک کە پێیان دەگوترێت زمانی مردوو تا ئێستاش خەڵکانێکە دەزانم پێی بنووسن بەڵام خەڵکانێک نمایە کە پێی قسان بکەن بۆیە کە وزارەتی ڕۆشنبیری لە حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە دەستخۆشیان لێ دەکەین و بەدڵنیاییەوە ئەوە یەکێکە لە ئامانجە سەرەکیەکانی ڕێزاوی جەنابی سەرۆکی حکوومەت کاک مەسرور بارزانی کە زۆر گرنگی بە زمانی کوردی دەدات و زمانەکانی کوردستانی دیکە وەک زمانی سریانی و زمانی تورکمانی بەڕاستی کە قوتابخانەمان هەیە بە زمانی تورکمانی قوتابخانەمان هەیە بە زمانی سریانی یاخود زمانی کلدان و ئاشوریەکان و سریان بەڕاستی ئەمە گرنگیدانە بەو زمانانەی هەتا نەفەوتێن لەبەرەوە ئێستا ئێمە دەبینی زمانی ئینگلیزی بوویتە زمانی AI و بوویتە زمانی تەکنۆلۆژیا و زۆربەی ئێستا منداڵان دەبینین و زیاتر لەوە قوتابخانە زمانی ئینگلیزی فێر دەبن بەڵام ئەمەی ئێستا کە حکوومەت دەیکا لەگەڵ ئەم کتێبخانانەوە ئەم بەڕێزانێک ئەوڕۆ بەشداریە کردیا چەسپاندنی زمانەکانی کوردستانیە بە زمانی کوردی و زمانەکانی دیکەی کوردستان و تاکو بتوانین ئێمە پێیان بنووسین و هزرکردن بە کوردی تەنها معنای زمانش نادا ئەمە قۆناغێکی دیکەیە کە چۆن وەکو هاوڵاتیەکی کوردستانی ئێمە هزر بکەین چۆن فکری ئەمە بگەینە دنیا و فکری دنیا وەربگرین ئێمە سوودی لێ وەربگرین من دڵخۆش بوومە ئەوڕۆ دەبینم نووسەران بە خۆیان ئەمڕۆ لێران گفتوگۆ لەگەڵ خوێنەران دەکەن بەڕێز دکتۆر فەرهاد پیرباڵم دیت بەڕێز کاک تەلعەت تاهیرم دیت وە نووسەری دیکە دەستخۆشی لە جەنابشتان دەکەم کە لەم شوێنە لەم تەجەموع فکریە ئەمڕۆ لێرە لەم گرد بوونەوە هزریە جەنابتان لێرەن تاکو بتوانن ئەم خەڵکانە بدوێن و ئەم بیرۆکانە بگەینن بە کوردستان کاک ئانۆ ئێمە باسی کوردستانیمان کرد ئەو زمانانەی لە کوردستان جەنابیش باسی کرد یعنی زمانی کلدانی ئێوە ئێستا بۆچی لەم پێشەنگایە بەڕاستی من ڕەنگە ئەمەوەکو ڕەخنە بڵێم بۆچی ئێوە وەشانخانەی ئێوە بەشدار نین ئێوەش زمانێکی کوردستانین ڕاستە نووسراوە کوردی بەڵام دەبوو لێرە بوونایە من بەڕاستی هێشتان تەواو نەکرد ئێستان چارێکی ئەوە دوو ڕۆژە لێرەم چارێکی ئەم پێشەنگانەی پێتەواو نەکرا نازانم دەبی بەرەبراتی گشتی ڕۆشنبیری هونەری سریانی لێرە بن لە بەرەوە بەشێکن لە وەزارەتی ڕۆشنبیری دەبی بەرەبراتی گشتی و هونەری تورکمانیش لێرە بن لەبەرەوە بەشێکن لە وەزارەتی ڕۆشنبیری بەشێکن لە کوردستان بەشێکن لە حکوومەت بۆیە دەبی تەواو کەم دوایە پرسیارە جواب کاک ئانۆ ئێستا دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڕاستی ناجێگیرە من ئەو بەکاردێنم ناجێگیرە کەس نازانێ بەرەو شوێت دەچێت بەسەلی زمانیش ئێوە ئاماژەتان پێدا زمان نامێنێنەتەوە نامێنێ میلەتەکەش نامێنێ لەم دۆخەدا ئێستا لە هەرێمی کوردستان ئێمە پێویستمان بە چییە جگەل لە زمان پێویستمان بە چیترە بۆ ئەم هەرێمە کە هەرێمی هەموو پێکاتەکان بە تەنهایی کورد نییە بیپارێزین چی بکەین یەکگرتن پێویستمان بە یەکگرتنە پێویستمان بەوەیە
گوێ لە یەکتر ڕاگرین و لە هەمان کاتیشدا تەنازول بۆ یەکتر بکەین و لە هەمویان گرنگتر گوێ لە قیادەی خۆمان ڕابگرین گوێ لە قسەکانی جەنابی سەرۆک ڕابگرین و بەرجەستەیان کەن لە کارەکانمان ئەمەی گرنگە لەم قۆناغەدا کە هەمومان بەرژەوەندی کوردستان خوێنی شەهیدان خاچی کوردستان هەمومان لە پێشی خۆمان دابنێن بە ئەولەویەتی یەکەم بزانین. زۆر باشە کاک ئانۆ جەنابتان وەزیرن من دەمەوێت تۆزێک لە مەسلەی نووسین ئەوانە و کتێب و ئەم پێشنگایە دوورکەوینەوە دەمەوێت لەسەر دوو بابەتی کەش پرسیار لە جەنابتان بکەن. جەنابتان ئێوە وەزیری گواستنەوە گەیاندن بابزانم ئەوەی پێی دەوترا ڕێگای گەشە پێدان هەوڵ دەدرا نەهێڵن بە کوردستانە بڕوا ینی لا ڕێیکەن کە دەبوو بە کوردستانە بڕۆ بە چۆ گەیشتووە ئایا ئەوە سەری گرتووە من ناوێنێم پیلان ئەو پیلانە سەری گرتوویانە ئێمە بە فەرمی ڕێزدار جەنابی سەرۆکی حکوومەت کاک مەسرور بارزانی پشتگیری لە پرۆژەی ڕێگای کەشەپەیدانی کردووە و ئێمەش لە وەزارەتی گواستنەوە گەیاندن زیاتر لە 5 جار چوینە بەغدا گفتوگۆمان سەر پرۆژەی ڕێگە کەشەبەندیانمان کردووە بەڕێزان لە بەغدا داواتمان کردیە هاتنە کوردستان لەگەڵ کۆمپانیای ئیتالی پێشنیاری هەرێمی کوردستانیان بە لەسەر خاک تەماشایان کرد و پشتگیریشیان لێ کرد. ئێمە پشتگیری لە پرۆژەی ڕێگای کەشەپەیدان دەکەین کە پرۆژەیەکی هێڵی ئاسنین و ئۆتۆبانێکی نیودەوڵەتیە لە فاوە بۆ بەڕێی بە کوردستانەوە بۆ وڵاتی تورکیا و دواتر بۆ ئۆڕۆپا. ڕاستە ئەمە پرۆژەیەکی گرنگە پرۆژەیەکە بۆ چەندین ساڵی دادێ دەبتە بەشێک لە ڕێی نیودەوڵەتی دروستکردنی بە سەدان هەزار هەڵەی کار بۆ گەنجەکان و بەشێکە لە ڕێگایە کە وڵاتانی کەندا و وڵاتانی ئۆڕۆپی وڵاتانی ئاسیوی هیوایەکی گەورەیان پێ هەیە. ئەمەی کە ئێمە تاکو ئێستا لەسەری ڕێک نەکەوتینە ئەم بەشەیە کە بە خاچی کوردستاندا دەڕوە ئەم بەڕێزانەی کە پێشکەشی کە ئەو ڕێڕەوەی کە دانەوە لە بەغدا بە شێوەیەک دانراوەکە نێتە کوردستان ئەلا بۆ 4-5 کیلۆمەترێک ئەمەش بەڕاستی جێگای گفتوگۆیەکی دوور و درێژ بوو لەگەڵیان لە چیەوە سەرچاوی گرتووە جەنابی وەزیر بۆچی نایانەوێت بابە تۆزێ بە ڕاشکاوە نەقسە بکەین. ئەمن دەتوانم ئەوەندە برێم پێشنیاری هەرێمی کوردستان 32 کیلۆمەتر کورتترە هەرزانترە یعنی لە بۆ ڕۆیشتن بۆ هەر جارێک بۆ هەر کەشتێک کورتترە هەرزانترە ئەمینترە و دەڕواتن لە ناو شوێنێک کە وەکو عێراق و کوردستانێکی بچووکراوە کە دەشتی نەینەوایە و نەینەوایە بە ڕۆژهەڵاتی ڕووبارەکە کە دەڕوا ئەوە لەوێت دەچی دەستا برێن قەزای حەمدانیە قەزای تلکێف قەزای سمێل و دوایێ بۆ قەڕەولا و لە قەڕەولا بۆ ئاڤاکۆی لە تورکیا. ئەمە هەم شەریکەی ئیتالی لەسەر خاک کە دیتی لە کوردستان 24ەوە قسەیان کردەوە کاتە کە پێیان پەسەند بوو نزیکترە کورتترە و هەرزانترە بۆیە ئێمە خەریکن لەگەڵیان لە گفتوگۆ نامانەوێ سیاست تێکەڵی کاری پیشەیی بیتن و هەمیشە بەوانم گوتیە ئێمە وەزارەتی گواستنەوەی کوردستان وەزارەتی گواستنەوەی عێراق ئێمە دەبی بە پیشەیی کار بکەین لەسەر عەرزی واقع پێشنیاری کوردستان لە ڕووی پیشەییەوە زۆر باشترە لەو پێشنیارەی کە بەڕێزان پێشکەشیان کردووە لە بەغدا. دەست خۆش جەنابی وەزیر با بێمە سەر بابەتێکیکە زۆر باشە بۆ خۆ دەزانیانی لە تەلەفۆن ئەمڕۆ یاخود دەستگای تەلەفۆن یەکێک لەو دەستگایانە کۆڕک تەلیکۆمە کە خزمەتێکی گەورەی بە خەڵکی کوردستان و بە عێراق و بە ناوچەکەش کردووە جۆرێک لە بیان و گرتن ئێستا بە کۆڕک تەلیکۆمی ئەمە بۆ چییە و بە چۆ گەیشتووە ئەم بیانۆ بۆچی ئەم بیانۆ بە کۆڕک دەگیرێت. بەڕاستی کۆڕک تەلیکۆم لەم هەڵسو کەوتە کۆتاییانە بە شێوەیەکی زۆر ناڕەوا مامەڵیان لەگەڵ کردووە. کۆڕک تەلیکۆم یەکەمین کۆمپانیای تەلیکۆمی کوردستانی و عێراقیە و لە چەندین قۆناغ مامەڵەیەکی نادادپەروەرانە لەگەڵی کراوە لەلایەن
دام و دەستگایەکانی حکوومەتی فیدرال بە ملیۆنەها برێن مستەخدم یاخود هاوبەشیان کە دەبا بدرا با کۆڕک 3 ملیۆن و نیو بوو وازانم گەر ژمارەکەەوە بیتت نەدرا کۆڕک درا بە کۆمپانیایەکی دیکە ئەم بابەتە چووە دادگا و دەبی لە دادگا چارەسەر بکرێ بەڕاستی دادگای تەمییزیش بڕیاری خۆی داوە بە بڕیاری ئەنجومەنی وەزیرانی فیدرالی بابەتێکی تەسویە هەیە بۆیە بە هیچ شێوەیەک مدیر عامێک یاخود هەر پەرپرسێک لە هەر شوێنێک بیتن ناتوانانی بێ برێ من ئەو کۆمپانیانە ڕدەگرن من ئەو کۆمپانیایە برێن عقدەکەی کۆتایی پێک دەینمیان ترمینایتی دەکەم بەڕاستی من قسەم لەگەڵ بەرپرسانی وەکو وەزارەتی گواستنەوە گەیاندن کە ئیشمان ئەوەیە بەرژەوەندی هاوڵاتیانی کوردستان بپارێزین قسەم لەگەڵ بەرپرسانی بەغدا کردووە و پێیان گوتیە ئەم هەوسوکەوتەی کە کردتان لەگەڵ کۆڕک لە ڕاگررتنی اتصالی بینی لەگەڵ شەریکەکانی دیکەی مۆبایل و هەروەها لەگەڵ دەرەوە و ئەوەی ئێستا ژوەریانگرتیا دژی بەرژەوندیەکانی ملیۆنەها هاوبەشی و هاوڵاتی هەرێمی کوردستانە بۆیە بەڕاستی ئەمە داوایان لێ دەکەین بە شێوەیەکی دادپەروەرانە لەگەڵ کۆڕک تیلیکۆم مامەڵە بکەن و کۆڕک تیلیکۆم بەشێکی گرنگی ئەساسی بناغەی تیلیکۆمە و ئەتصالاتە لە عێراق و لە کوردستان و داواکاریان لێ دەکەین کە بە شێوەیەکی دادپەروەرانە مامەڵای لەگەڵ بکەن. دەست خۆش جەنابی وەزیر من کاتیشم زۆر نەماوە بەڵام دەمێ ئەم پرسیارە وەکو کۆتا پرسیاریش لە جەنابتان بکەم. باش ئێستا حکوومەتێکی نوێ خەریکە پێک دێ لە عێراق و هێشتا هەندێکیشی ماوە تا ڕادەیەک پێکاتوە دەستورێکیشمان هەیە و پێشێلکاریانی دەستور ئەگەر هات پێشێلکاریەکانی سەر دەستور هەڵ نەگیرێ و تعامل لەگەڵ هەرێمی کوردستان نەکرێت چیتر بیانوو نەکرێت تا بیانوو بە کۆڕک تیلیکۆمەگرێ بەگەسەی مەسلەی گەشە پێدان کەەوە ئاماژەتان پێدا ئایا پێکەوە ژیان لەم وڵاتە دەچێتە سەر ئەم وڵاتە کە پێڵێن عێراق دەتوانێت بکەوێتەوە سەر پێی خۆی لە کاتێکدا تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست گڕی گرتو لە گۆڕانی گەورەدایە ئێمە دەستور کە لە سای 2005 نووسرا دەستور بەرهەمی ئەمفال بوو بەرهەمی کیمیا باران بوو بەرهەمی ئەو خەباتە دوور و درێژەی ملەتی ئێمە بوو هەروها ملەتانی عێراق دوجەیل و ئەو هەموو کشتارگەکرایە بە شیعە و بە سونەش کە هەموویان لەژێر زوڵمی سەدامدا کەتبوون بابەتی ئەم دەسەڵات دارانەی کە لە بەغدان ئێمە نارێن هەموویان بە گشتاندن نەکەین پیاوی باشش هەیە پیاوی مێشک کراوەش هەیە بەڵام ئەم بە ڕێزانەی کە دەسەڵاتیان لە دەستە لە بەغدا هەمیشە عیبرەت لە مێژوو وەرناگرن ئەمە نوری سەعیدە ئەمە عەبدولکەریم قاسمە عەبدولسەلام عارفە عەبدولڕەحمان عارفە ئەحمەد حەسەن بەکرا سەدامە هەمیشە ئەو دەسەڵاتەی کە لە بەغدا زوڵمی لە خەڵکی کوردستان کردووە وڵاتی خۆی بردیتە شەڕی وڵاتانی هەرێمی وڵاتی خۆی بردیتە نەهامەتی و دوایە بەخۆشی بوویتە قوربانی و جارێکی دیکە ئەم وڵاتە دەچیتە ناو دەوامەیەکی عنف بۆیە من لەو باوەڕە دایمە گەشە پەیدانی بەغدا لە گەشە پەیدانی هەولێرە و گەشە پەیدانی هەولێر لە دیموکراسیە لە بەغدا ئێستاش و تا ئەم لەحزەیەش شیعاری پێ شۆڕشی ئەیلول هەمیشە شیعارێکی لە ژیاندا ماوە حکمی ذاتی بۆ کوردستان و دیموکراسی فیدرالی ئێستا ئێمە فیدرالیمانەیە حکمی ذاتی دەکا فیدرالی تەواوە ینی کەواتە ئینشاڵڵا کۆن فیدرالیش ئینشاڵڵا دەست خۆش زۆر بەڕێز کاک ئانۆجەوهەر وەزیری گواستنەوە گەیاندن گەلێک سوپاس بۆ ئەم دیدارە کورتە لەگەڵ کوردستان 24 بەڵێ بەڕێزانم دیدارەشمان لەگەڵ جەنابی کاک ئانۆجەوهەر وەزیری گواستنەوە گەیاندن لێرە لە ستۆدیۆی کراوە کۆتاییە تا دیدارێکی نوێ شاد و بەختەبەر